لەگەڵتان بەردەوامین هەتاکو چوینەوە چانە کە گەڕاینەوە لای ئێوە لەگەڵ میوانەکەمان نیوەی ئەم کوردستانەمان بەسەر کردەوە پلانیشماندانا وتدیا لانا بڕایان منە ڕۆمبۆی بەرنامەکە چۆڵ نەبوادنەوە قەینا تۆ بڕۆ بە ناوی لانەوە من پێتەڵم تۆ بڕۆ بڵێ بۆچی بۆچی ئەو تااقەتی تووری نی تااقەتی دوورینە ئاخر فەقیر ئەو شەوانەکە لە فستیڤالەکەیە ئێسەق فستیڤالەکە جا دوای فستیڤالەکە هەفتەی ئەخ دەگەشتەکان نامێنێ هەموو پێ شەمە جمعە گەشت هەیە جا من ئێستا پرسیارە لەلام دروست بوو لە میوانەکەمان کوتم ئاستا بۆ نمونە بەپێی ئەوەی کە گەرمە ترها بتەوێت نەتەوێت گەرماکە خۆی نیشان داوا چەند لەخوا بەزیە بێن ساڵ باشتر لە 4 ساڵانی پێشوە وتم وەرزی گەشت هەیە وتیان ئێستا ڕێک وەرزی ئەوەیە هەندێک لە ناوچەکان بۆ نمونە لە لای دهۆک و زاخۆ ئەمانەوە بچیت سەیرانگەی زۆر جوان و تایبەتیایە ئاوی زۆر ساڵکە هەندێک شوێنێکی لای ئەگەر هەڵە نەبم لای دهۆک و زاخۆیە ینی لە ئەشکەوتێکە ئەوە ئاویەتە دەرەوە هەر قاچی تێبکە ئەتەزی بەم گەرماش جاخۆ بە میوانەکەمان زانیاری زیاترمان با بڕێنە لای میوانەکەمان فەقیر بە دیار من و ئاریۆ دانیشتووە کا کۆڤان کارزانمان لەگەڵایە خاوەنی گروپی گەشتیاریە گەنجەکە ماشەڵڵای لێبێ ئەمەنە بە جوانی شوێنە جوانەکانی کوردستان دۆزێتەوە گروپەکانی گەشتیاری بەرە ئەو ناوچانە ئابا جابۆی کە بزانین زیاتر ئیشەکانی بە چ شێوەیەک ڕاییەکە بڕۆنە لای کاکۆڤان بەخێرێ سەر دارم زۆر سەلامەت و باش بن لەگەڵ بەڕێز ئەو ئەشکەوتی تۆ باستکردنای ئەشکەوتی بەهیرە لە ناوچەی زاخۆیە و سارترین ئاوی هەموو کوردستان لە ناوشکەوت لە گروپەکانە ئەوانەش ئەچن وایە بە دڵنیاییەوە جا چەند جوانە و شوێنانەی نازانی فێنکەبییتەوە ئیتر هاوینەکەی پێ بەڕێک ئەی لەخوا بەزی هەتاکو کەتای هاوین فێرکێکە بەشتەکە کاکۆفان پێمان بڵێ گەشتەکانی چۆناوچۆنە ئەو کەسانی کە لەگەڵت بەشدارە بن وەکو گەشتیار پێک دێن لە کێ اینجا چۆن ئەڕۆن ئێمە هەر بە باسکردنەکەی نیوەی چێژەکەمان وەرگرت جا تۆش ئەوە نەیتە چێژەکەمان بۆ تاواکە زۆر باشەی شەڵای سەباسیەکەین من زیاتر گەشتیارەکانم لە خێزان پێکاتون زیاتر لە خێزان ئیشەکەین و گواستنەوەکانمان بە پاسە بە منشەئێ ئیتر بە پێ ڕێژەی بەشدار بووانە بەڵام هەوڵەدین باشترین کوالێتی بڕەخسێنین یانی ئێستا بەم هاوینە کێشی خەڵک گواستنەوەی ئێمە ساردکەرەوەی ناوپاسەکە بە هیچ شێوەیەک ناکوژێتەوە مێچێکە لە خاڵە گرنگەکان و ئێمە ئەچینە هەموو ناوچەکانی کوردستان بە ئێسا بۆ ئەم هەفتەی کە دێتەوە سێشەمان گروپی خانمانمان هەیە تەنها خانمن ئەچن بۆ گەشت ئیتر لەم وەرزەیە بە مەجبوری ئەبێ بچینە ئەو شوێنانی ئاوی لێ لە بەرەوەی گەرمایە لەناو ئەو فێنکە و سەردانی هەموو شوێنانەکەین کە ترێندن ئێستا هەورامان ترێندەوە لە بەرەوەی کە زۆر فێنکە و هەمووی سێبەرە و دارەکانی تەمەنیان سەر و 100 ساڵە و فێنکێکی زۆری هەیە و ماشەڵڵا ئەم ساڵ کوردستان ئاوەدانە و ئاوەکەی زۆرە بە تایبەت خۆشە بۆ ئەم وەرزە بۆ ئەم وەرزە دوهۆک و زاخۆ زۆر خۆشەکە ئیشەڵا ئێمە سەردانێکین لەم هەفتەیە هەفتەکانی داهاتووشا لە بەرەوەی وەکو کاکەئاری ئاماژی پێدا سارترین ئاو لەوەیە و ناوچەکانی ناوچەیەکی سنوورین بۆیە فێنکن زۆر جیاوازە ینی بەلایانی کەمەوە 10 پلەمان فەرقەوەک لە ناوشار بەلایانی کەمەوە شاخاویشن بە دڵنیایی شاخاویە و ئیتر پێکاتۆ لەو هەموو تافگە و ئەشکەوت و شوێنی خۆش و جوان و اینجا لێ کللتورێکی تری کوردستان شارەزابی کە کللتوری کرمانجیە چی هەستەکەی کە ئەو برا کرمانجیا و خوشکە کرمانجیانەشمان کللتورێکی جیاواز زۆر هەستێکی خۆش بەڵێ بادین کرمانجەکانە چنە کوردستانەوە هەر بادینی نزیکە لێگۆلێکریتیەکەن کاک کوڤان یەکشمان پێ بڵێ گەشتکردن بە گروپ چ تایبەتمەندێکی هەیە وەکلەوەی کە خوب ئۆتۆمبیلێکی خۆت بڕۆی بەچکە بەشێکی ئەم گەشتکردانش بە لایانی کۆمەڵایەتی شانی زۆرجار لەو گەشتانە خێزانێکی ترە ناسی هاوڕێپەیە ئەکەی ڕەنگە لەدای و گەشتەوە تا چەند گەشتێک تۆ کردبێت هەر ئاگاشتە لە نەبێ من نەزانم تا ئێسش پەیوەندی هەبێت لە بینی هەندێک خێزانەکە لەو گەشتێکیان ناسیەوە کۆمەڵایەتیشی هەیە یەکەم سوودی بواری گەشتیاری لایەنە معنەویەکەیەتی لایانی پەیوەندیەکان یعنی تۆ دیت جیاوازیەکە لەوەیە کە تو خۆ دێسا توانی سلفێ لە سیارەکەتی ئەڕۆی بۆ دووەکو زاخۆ بەڵام
جیاوازیەک نابینم لە گەشتی خێزانیە لەبەرەوەی تۆ وەکو خۆت خێزانی خۆت دایم بەیەکەوە بەڵام تۆ کاتێک بە گروپ گەشتەکەی وەک خۆت ئاماژت پێ کرد کۆمەڵێک کەسی جیاوازە بینی شتەکانیشت بۆ نمونە بە دڵنیایە تۆ خۆت بەس دانیشتووی شوێنەکانت پیشان ئەدرێ ئاگات لە ڕێگاوبانەکە نیە پێویست بە ماپ و لۆکەیشن نیە ئێمە هەمووی شارەزاین ئەڕۆین فەرموکا کە ئاری ئێرە ئەو شوێنێ و کۆمەڵێک کەست لەگەڵایە و ئەوەی کە ئێمە جێ ئاکاتەوە ئەوە ئێمە گروپێکی کۆمەڵایەتی زۆر گرنگیمانداوە بەلایانی موزیک تەنانەت تۆ کە یەکەم جارتە دیت قەت نایڵین هەست بکەی بەوەی کە یەکەم جارتە و کەس ناناسی ڕاستە و خۆ ستافی خۆمان تێکەڵی تۆ بێ و لەگەڵ خەڵکەکەشە واد لە یەکەم بۆ نە هەر خۆت ئێستا ئێمە کۆمەڵە کەسانێکمان لەگەڵە 2 مانگە هەموو هەفتەیەک بەیەکەوە ئێکە تۆ دی هەستێکی خۆشە ئەبینی کۆمەڵە کەسانێک کۆمەڵە خێزانێک لە چینی بەتەمەن و چینی گەنج و مناڵەکانی ژویان لێهاتۆ بەیەکەوە لەوێ یاری ئەکەن تێکەڵبوونێکی زۆر باشی تیانە بەدڵنیاییەوە ئێمە هەر خۆمان بەدڵنیاییەوە ئێمە تایبەتمەندی گروپەکەی ئێمە ئەوەیە کە نایڵین لەناو پاسا هەست بە ڕێەکەوکی زۆر بەدەم میوزیکەکەەوە چالاکی چیترتان هەیە کۆمەڵە یاریمان هەیە کە تایبەتە بەناو پاس ئیتر هەر فزوڵیەتێ دروستەکەین ئەیکەین بە 2 تیمەوە خەڵات لەسەر چالاکیەکەدا ئەنین و یاریەکەین و نایڵین بێزار بن ئەسڵان ئیترە بێ بیر بکەنەوە و شەکان بدۆزنەوە و ئەو کەسانی کە چالاکیەکەکەن ئیتر تێکەڵبوون یەک ڕۆدا سێرەکەیشان لەبیرەچێتەوە بە دڵنیاییەوە یەکێک لەو تایبەتمان دیانی کە ئێمە هەمانە لە ناو پاسا هەز ناکەیت چەنێ ڕێەکەش دوور بێ و بە بەردەوامی گۆرانی بێژمان لەگەڵە بە بەردەوامی موزیسیانمان لەگەڵە هەر لە ستافەکەی خۆمان ئاسویتیایە ئەوە خاڵێکی زۆر باشە بۆ ئێمە کۆڤان بێگومان مادام چی دروستە تیمە ئەوەی کاچێ بۆ سەیران یا بۆ ئەم گەشتە ئەمان تیبی باڵێن ژەنیاریان لەگەڵە یەکێکیش دەنگی خۆش ئەوە شێوەڵ هیواشمانەیە بۆ نمونە ئەوە لەوێ دەنگ تاقی بکاتەوە بڕۆ ئاری ئەگەر خۆمان بێڕڵێ بەلار و بەلارەوە لەگەڵی چانیە ئاوەکەی دووکان ساڵینە گیاندەرە خۆش بێ مادام لەگەڵ خێزانەکانە ئەڕۆن دیمەنی لانێ زۆر جوانتان بینێ بێت هەندێک گەشتیارتان لەگەڵ هات بلانێ بە تەمەن بن لەوانەیە ئەسڵەن خەت بکی کوردستان نەبێ دانیشتوی کوردستان بێ جا پێمان بڵێ ئەو گەشتیارەی کە بۆ نیان گەشتیارانی کە زۆر لە خەیاڵ هەما بێتەوە بڵێ بەخوا گەشتێ بوو فلان کەسیان فلان کەسەکانمان لەگەڵ بوو هێشتا لە خەیاڵتەمە گەشتیاری وات لەگەڵاتوە؟ واللهی لەگەڵمان هاتووە بە دڵنیایەوە کەس هەیە کە کاریگەری خۆی بەجێ ئەهێڵێ من بە تایبەت یەک کەس نییە زۆرن لەبەروی زۆرمان بینیەوە بەڵام تایبەترین ئەو کەسانی لە مێشکمانە ئەمێنێتەوە ئەوانن کە بەتەمەن و زۆر گەنجانە هەڵس و کەوتەکەن یعنی قسەیان زۆر خۆشە لەگەڵ تا پێ ئەەکەنن و تەمەنیشیان زۆر گەورەترە چەند بۆ تەمەنی ئەوان گرنگە ئەم بە دڵنیایەوە و خۆشبەختانە من ئەیبینم یعنی بە تایبەت لە سلێمانیە گەشتیاری تەمەنی گەورە زۆر گرنگی بەلایانی دەرونی خۆیان ئەدەن کە ئەمە خەڵکی زۆر بەهێزە چکە تۆ لەو تەمەنی ئەگەر کەسەکە با بڵین خانە نشین بوو بێت یان کەسەکە ئیشی نەبوو بێ زۆر گرنگە تۆ هەفتانە لەگەڵ ئەم کەسانەیە پەیوەندیت هەبێ خۆ ئەکرێ هەر ئەم پەیوەندیە درێژ بکرێتەوە بۆ ناو شار لە شوێنێک ئێستا ئێمە هەر لەم فیستیڤالانەی کە ڕێگە خرێیەکێک لە هەفتەکان لە گەشت هاتینەوە سەردانمان کرد زیاد لە 10 خێزان کە بەیەکەوە گەشتمان کردووە لە فیستیڤالەکە یەکمان بینیەوە بەیەکەوە هاتو چۆمان کردووە و شتمان خواردو ینی هەستێکی زۆر خۆشە تۆ لە گەشتێکا بێکەوەی بۆ منە تۆ کاگاری بە جیادێن یەک ناناسن لەوێک ئەناسن کە لەناو بازاڕیا لە فیستیڤال لە شوێنێکایە کە بینەوە زۆر خۆشە بینیوانش دەرفەتیش هەڵکە بۆ نمونە کەسی وایە لەوە دەرفەتێکی کاری بۆ ڕێکە دەرفەتێکی هاوسەرگیری بۆ ڕێکە بۆ نمونە دایکێکە کچەکە بینێ لەناو پاسەکەی ئاڵێ وەڵام منش کوڕێکمەیە کوبان ئاگەی لێ نەبوو بەوانە خزمێنە وەڵا دروست بۆ ئاگاش مالی و مناڵەکانیشیان خۆمان ناومانەوە پشتیوانی خۆشمانوا بزانم لەگەڵێەوە چەند گەشتێکی کردووە چکە زۆر وەستی گەشتەکانتانە زۆر کەشێکی تایبەت و ئارام دەستە بەرەکەن کاک کوڤان پێم مەڵێ چەنە باشە لە ڕووی نرخەوە نرخەکە گونجاوە لە بارە بۆ خۆیشیڵی تەبیعیە معنی بەس بەسمەوەی حەزم حەز بکەی سێرم کە ئێمە بەڕاستی پێت بڵێم زۆر ئیش لەسەر متمانە و باری دارایی خەڵکەکە یەکەم متمانە دووەم باری دارایی بەڕاستی زۆرێک لە گەشتەکان چوینەتە گەشتەکە گەشتێکی زۆر خۆشیش بۆ هاتوین لە ڕووی نرخەوە
با بڵێن ئیسفادەیەکی وامان نەکردووە بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە بۆ ئێمە توانیمانە ئەو خەڵکە بەو بارە دارایە قورسەوە بەرین بۆ گەشت ئەم خاڵە زۆر گرنگە ئەنجا هیوادارم ئیشەڵا باری دارایی وڵاتەکەش باش بوو ئەوە دڵنیا بن نرخەکان گرانەکەینەوە ئەو کاتە هیوادارم خەڵکیش لێمان قبول کا بەڵام ئەو نرخانی کە دانرێ دڵنیا بن ئیتر لەگەڵ نانی بانیشی لەگەڵە ئەرەوەڵ ئێستا ئۆتێل و نانی بەیانیشی لەگەڵە خۆش جاکا کۆڤەر بەرەو شوێنە گەشتیاریەکان ئەیان بنوایە بەڵێ ئەم شوێنانە چۆن دیاری ئەکەن بۆ نمونە تا چەند هەوڵەیەن ئێمە هەندێک شوێنی لانێ مێژوویمان هەبێت بەداخەوە لانێ زۆر بەمە هەر ناویشمان نەبیست بێت ئەمانە بۆ نمونە ئایا وا هەیە گرنگی پێبەن گەشتیاری بۆ بەرن ئاشنایان کەن لایەنی گەشتیاری کۆمەڵێ ڕێی خۆی هەیە یەکێک لەوانە شوێنە مێژوویەکانە کە لە کوردستانە بەداخەوە گرنگی پێ نەدراوە ئەوەی کە ئێمە ئەتوانین خەڵک بەرین تەنها بیانیەکانن دێن گرنگی بەلایانی مێژووی ئەدەن یانی ئێستا ئێمە هەم لە سلێمانی هەم لە سنووری هەولێر دوو ئەشکەوتمان هەیە کە تەمەنیان زۆرە و ئەوان دێن با بڵێن ریسێرچی لەسەرەکەن دێن توێژینەوە ئەکەن لەسەر و ئەشکەوتانە کە ئەوە تا ئەشکەوتی 1000 مرد ئێمە لەوانەیە 10 دقە لە ناو سلێمانیەوە دوورە زۆر بەمان نەمان دیوە گەشتی مێژووی لە ناو کوردستانە هیچ بایەخێکی نییە بەداخەوە بەڵام ئەوەی کە هەیە با بڵێن سەرچاوەکانی ئاو زۆر خەڵک گرنگی پێ ئەدا بە تافگەکان ئەو شوێنانەی کە فێنکن بەڕاستی وڵاتی ئێمە چونکە لە ڕووی ژینگەییەوە ژینگەیەکی گەرمی ڕەخسانوە خەڵک تەنها ئەوەی کە لە سەرەتی ڕاکە بۆ شوێنانی فێنکن بۆیە ئێمە زیاتر ئەو شوێنانی ئەچین دیاریکراون و ئەو شوێنانن کە لایەنی فێنکی و جوانیان هەڵبژا خەڵک زیاتر بۆ جوانی شوێنەکان دێت لەگەڵمانە کاکوان گەشتی زستانەتان هەیە یان بەسەنها لەم چەند وەرزەی بەهار و هاوینە و پاییزیش تەسەوڕەکە خۆشبەختانە کوردستان یەکێکە لەو وڵاتانەی شوێنی وەرزی زۆرە ئێستا بە باسی وەرزی پاییز بکەین زۆر کەم شوێن هەیە بەقەی کوردستانی خۆمان جوان بێ هەر ئەو منتیقەی شارباژێر بەڕاستی جوانیەکت ئەداتێکە چاو لەگەڵ عەقڵاتێکەڵ یەکە هەستێکی زۆر سەیرە دروست بۆ دروستە بێ منتیقەکانی ناوچەی هەولێر بە سنووری بارزان و بە سنوورەکانی تریەوە یعنی بەڕاستی هەمووی خەیاڵن ئێمە تەنها هەنێ شوێنی هەیەڵی بەس لە ڕەسما بینیومە بۆیە ئەمە وەکو وەرزی پاییز کە دێنە زستانەوە بەڕاستی ئێمە ئەشکەوتمانەوەنە زۆرە ئەگەر بین گەشتی پیادەڕەوی و ئەشکەوتەکان بکەین شوێنی زۆر خۆشمان بەڵێ گەشتی شاغڕەوی و پیادەڕەویشمان هەیە کە لە زستانە زیاتر ئەوانە ئەکەین بۆیە کە دێنە وەرزی هاوینەوە ناوچی گەشتیاری و فێنکمان زۆرە ئیتر خەڵکەکە ڕاستەو خۆ دەسەکا بۆ گەشتانی کە ئەچێ بۆ باڵێن ئەو شوێنانی کە فێن کە ئیترەوە بەهارەکەشی هەر بچین لە تاسلوجەش دانیشین هەر زۆر خۆشە باشەڵا باری کوردستان لەوێنەی نییە ئەم ساڵ هەر پێویستی ناکە ڕێگەی زۆر دوور بڕێ هەر لە لای ماڵەکەی خۆت ئاهاتیتە دەرەوە یەک تۆ شارە بەجێش دەرگێ درەختە ئەبینی لەژێر سەبەرەکەی ڕاخەرەکە و ڕەخستە دڵنیایەوە نمونەیەک بێنمەوە لە سنووری سلێمانی ناوچینەوە ڕۆڵی ئەم ساڵ بوو بە ترێن هەر خۆمان نزیکی 500 کەسمان بۆ بردووە بۆ ناوچینەوە ڕۆڵی کە بەڕاستی جوانیەکانی ئەم ساڵی کە ئەو هەموو تافگەی هەبوو ئەو هەموو سەوزاییە بەڕاستی کوردستان بۆ گەشتیاری ناوچەیەکی زۆر تایبەتە یەخوا خۆمان قەدری بزانین جا ئەگەر بەڕێزت پێمان بڵێیت گیاندارە خۆش بێ گەشتکردن هیچکە لە ڕووی دەرونیەوە دنیایەک سوودی هەیە لەگەڵیشیا پێویستەکە تۆ تۆزێک خۆشت بگونجێنی وایە تۆزێک بەداخۆ لەلایمە گەشتکردن زۆر گرنگی پێنادرێت ئێمە خەڵکی سلێمانی ئێمانەیە هەتا ئێستا هەولێری نەبینیوە هەولێریمانەیە هەتا ئێستا سلێمانی نەبینیوە بەداخۆ نەبینی تاسلوجەشی نەبینە بەڕاستی سیر نێ بە بەلاتان ئەی بەداخۆل ینی تا هاوڕێمەیە تا ئێستا تا تاسوچە نەڕشت ئەی بەداخ زۆریشم لا سەیرە ڕۆژە لەگەڵ خۆتابی بە ماڵاوان بێ ئێستا مادام ئێمە ئامەیە بارودۆخمان لانێ زۆر لەگەڵ گەشتیشە ئەو تااقەتەمان نەبێ من بیستومە کەسی وا بووە چوە بۆ نمونە بۆ وڵاتی ئێران بە 3 ڕۆژ تاکو باکووری ئێران چۆ گەڕاوەتەوە تۆ بە 3 ڕۆژ فریایەکە چی ببینی ئەمەنە بە پەلەپەل بووە جا بەڕاستی تەبیعەتی کەسێکە گەشت ئەکا ئەبێت چی لە خۆیان دروست بکە چه ئامادەیەکی هەبێت
بەڕای من ئەم شتە لەسەر بەڕێوبەرانی گەشتن لەبەرەوەی ئێستا ئێمە سوپاس بۆخوا ئەو هەستەمان نێشت و ئێمە گەشتیاری هەولێرمان زۆرە کانهێنین بۆ سنووری سلێمانی هی سلێمانیشمان زۆرە ئەیان بین و بە لە هەمان کاتا کەرکووکیشمان هەیە ئێمە تەنانەت زۆر کات ئەڕەخسێ بۆ ئەو کەسانە دوو ڕەفیقنیەکیشیان لە هەولێرێکیان لە سلێمانیە لە کۆتایی لە گەشتەکە یەک ئەگرنەوە زۆر ئەو حاڵەتەمان هە بۆ سوپاس بۆخوا من ئەگەر ئیشەڵا لە داهاتووە دەرفەت بێ و ئیش باش بێ و لانی ئەمنیمان باش بێ من تەنانەت ئەچمە قەزا و ناحیەکانیشەوە داواکاریمان لە ڕانیە زۆرە کە ئەڵێ نەمانوێت لەگەڵ تا ناگەشت بکەین بۆیە ئەو لایەنە ئەبەسمەوە بە بەڕێوبەرانی گەژێ سەکاتێک من کەسێک لە هەولێرەوە دێنم من ئەزانم تەبیعەتی ئەو کەسە چۆنە و کەسێکی سلێمانیش چۆنە بۆیە هەوڵە دەین شتێکی گشتگیر لەو نێوەندەیە دروستکەین یعنی بە تۆزە لایەنی دەروون ناسی شتیشتانەوە تەوان ئێمە هەفتانە بەر ئەو هەموو خەڵکە ئەکەوین و تەبیعەتی جیاواز بەرمانەکەوێ شارەزای ئەو لایەنەش بووین بۆیە ئێمە ئەو خاڵانی کە پەیڕەوی ئەکەین خاڵێکی گشتگیرە لە نێوەندی هەموو شارەکانە چ گەشتیارێک بۆ ئێوە بە گەشتیارێکی مامەڵەکارێکی ناخۆش چی شتێک ئێوە بێتاقەتەکە لە گەشتیارە هەبێ وەڵاهی کاگاری کۆمەڵە کەسانێک هەن کە ڕاستە دێ بۆ چێژوەرگرتن لە سروشت ئەمە لەگەڵ هی چانی و ئێمەش لەگەڵ یای بەڵام زۆر کات لە ناو پاسا زۆر کات تۆ دەی بۆنە کۆمەڵە کەسانێکەن حەزیان لە جەوی ناو پاسەکەیە چی گۆرانی لێدان و لایانی موزیک و هەنێک کەسێک کە ئەوەی ئێمە بێزارمانەکە ئەوەی خۆیان ناگونجێنن لە جێی ناو پاسەکە بۆ نمونەکە کاتێک تۆ ئەڵێیت ئەبێ هەمووی بێدەنگ بێت تۆ ناتوانانی لە پاسێکە هەموو خەڵکەکە بێدەنگەی لە بەریە کەس لەگەڵ ئەوەشا ئێمە بۆ ڕاگررتنی هاوسەنگی بۆی کەسێکی عادل بین هەوڵە دەین دەدەقەیە کاتی بدەینێ تر هەر ئەوە نەشی بەرەکەوێت بە قەولی کوردەواری وتەنی گلەی لەسەر خۆیەتی چونەوە زانێت گەشتیاری بە گروپە هەر گەشتیاری بە گروپە ئاری مناڵی تایە لانێ کەسی وای تیا بێ بۆ منە بە دەنگی بەرز قساکە گۆرانی و کێشەکە لەوەیە کە کاگاری ژێسە ئاماژەی پێەیە کۆمەڵە کەسانێک هەن تاستوجیان نەدیوە بەڕاستی ئەمە عیبەیتیانە کۆمەڵە کەسانێکگەن دنیا نەبینیوە خۆ هیواشمان هەیە بێزارە بەڵام قەت قسە ناکە چونکە ئەو کەسە بۆ منە سێرەکەی کەسێکی هەولێریە سەبرادەری خەڵکی سلێمانی هەیە بۆی ڕاهاتووە لە جێیەکی قەرەباڵغی و ئەوانە دێ ئەسڵەن جەوەکەش لەگەڵ خۆشەکە خۆ ئەکرێ ئێسا من خۆم بەڕواڵەت کەسێکم کە حەزم لە بێدەنگیە بەڵام کە چوینە ناو شوێنێکی گشتیەوە ئەو بە دڵنیاییەوە بێدەنگ نابین لە هەمووی زیاتریش قسە بکەین و یەخوا ئەو دەسانەوە خۆش بەڕاستی چێژمان وەرگرت جا تۆ تەسەور کە من وتم بە قسەکردنەکەی ئەم هەموو چێژوەرگری چ بگابەوەی کە بچیتە ناو پاسە شوێنەکە ببینی تۆ وڵای ئەوە چینە لای شێف چی ئەو ئەگەر خواردنی خۆشمان بێ لەو شوێنە بڵێ لێرە چی خۆشەوی خۆمەزانم گەشتیا پرسیاریان بابەتەشە لێکە بەڵێ پێشنیاری ئەوشیان بۆ کردوانە فڵانە چێشخانە خواردنی خۆشە بە دڵنیاییەوە بەڵام بەداخم یەک خاڵە وروژێنم لێرە شوێنە گەشتیاریەکانی کوردستان زۆر کەم گرنگیان داوە بەلایانی کوالێتی خوارد بەڵام ئێستا ناوچەی هەورامان گلەی لەسەر نیە ئەو قسەی ڕاستاڵە لە سلێمانی دەرچی خواردن نییە زۆر ئەم قسەی ئەوترەیە ئەتوانین بڵین هەیە بەڵام کەمە باش جا ئێمە ئەمڕۆ شێف ڕەوشتمان لەگەڵای خواردنی بخۆی زەرەر ناکەی